لیژنەی باڵای هەڵبژاردننی هەولێر دهۆکی کۆمەڵی دادگەری لا درێژەی بەسەرکردنەوەکانیدا سەردانی قەزای خەباتی کرد و لەگەڵ کادیرانی ئەو سنوورە کۆبەوە. نوێنەری باش دیاریکەین، خەڵکی چاک بنێرین بۆ ئەم شوێنانە، بەرگری لە ئیسلام بکە، لە شەریعەت بکە، لە میلەتی سەوساوا بکە، لە مافەکانی خەڵکی فەقیر و هەژار بکە. ئەمن بە عیبادەتێکی زۆر گەورەی دەزانم. کادیرانی کۆمەڵی دادگەری لە سنووری قەزای خەبات دەڵێن بانگەشەی کۆمەڵ گەرم و گوڕە و هاوڵاتیانیش پێشوازی لە کاندیدانی کۆمەڵ دەکەن و متمانەیان هەیە با کاندیدەکانیان. ئێمە داوامە لە خەڵکی مسلمانی خۆمان هەیە، ئەوەی خۆی بە مسلمان دەزانێ و خۆی بە ئیماندار دەزانی و خەمی ئیسلامەتی و شریعەتێتی با پاڵپشتی لیستی کۆمەڵی ئیسلامی بکە، لیستی کۆمەڵی دادگەری بکە. ئەم لیستە ئەم نوێنەرانەیە نوێنەری چاکن، دیندارن، مسلمانن، با پاڵپشتی کاندیدەکانمان من هەتا بتوانن دیفاع لە شریعەتی ئیسلام بکەن، دیفاع لە مافی هاوڵاتیان بکەن، دیفاع لە مافخوراوەکانی ئەم هەرێمە بکەن. کارە باشەکانی خودی ئەندامەکانی کۆمەڵی دادگەری خۆی شایدی ئەوەندەیە کە دەکە کە خۆی ڕێکلامە، خۆی لە خۆی دەبانگەشەی بۆ هەڵبژاردن. هەموو کار و کردەوەکانی ئەندامانی کۆمەڵی ئیسلامی کە لەسەر ئەساسی چاکە و باشە و ئەحسان و خێرخوازی و لە سەنگەری مەزلوماندا ڕاوەستان خۆی لە خۆیدا ئەمە بانگەشەیە بۆ کۆمەڵی دادگەری. جا ئێمە سنووریش نییە بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێنێک بین وەکو سنووری پارێزگاکان. ئێمە لە هەر جێگایەک بین ئێمە بانگەشەی خۆمان هەر دەکەین. لەوڕۆ بەرەو دەنگدان دەچین مامۆ سادەبی، یعنی خۆ حازرکەین بەرەو دەنگدان بچین، بزانین چی هەر بژێرین، ئینسانێکی پاک و چاک هەر بژێرین. یعنی بەڕاستی دەبی هەوڵ بدەین. ئەوڕۆ هەندەمانەمە ئینشەڵا 12 ڕۆژێکمان مایە بەرەو دەنگدان دەچین ئینشەڵا بە پشتیوانی خوای گەورە بە هەوری کادیران ئینشەڵا خوای گەورە لەمان ئاسان دەکەی ئینشەڵا. کاندیدانی کۆمەڵ لە سنووری پارێزگای هەولێر و دهۆک دەڵێن بانگەشەی کۆمەڵ لە سنووری پارێزگاکان ئومێدبەخشانە بەڕێوە دەچێت و چاوەڕێی سەرکەوتنی گەورەین بە پشتیوانی خودا و بەپێی ئەو بەدەمەوە هاتنانەی خەڵکی هەیەە بۆ کاندیدانی کۆمەڵ. ئەو کۆبنەوەی ئێستا یەکێک بوو لەو حملانە یاخۆتی وێک لەو چالاکیانەی کەوە ئەنجاماندا بۆ زیاتر بەرەو پێشبردننی یاخود زیاتر هەوڵی سەرخستنی زیاتری لیستی کۆمەڵی دادگەری ژمارە 285 سەبارەت بە هەلوێستی خەڵک. بەڕاستی ئەوەی ئەمە ڕۆژانە دەچن ناو خەلکی، ڕۆژانە خەلکی دەدوێنین، ڕۆژانە قسە لەگە خەلکی دەکەن. ئومێدی زۆرمان بە خەڵک هەیە. بەڕاستی خەلک ئیستیجابەیەکی باچێ، خەلک زۆر بەرەو ڕوومان دێن. بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەین بەڕاستی بۆ ئەوەی کەوا کۆتایی بەو قەیرانە بێ، کۆتایی بەو برسیەتی بێ، کۆتایی بێموچەیی بێتن. خەلک دەنگ بدەن بە نوێنەرانی بە کاندیدانی کۆمەڵی دادگەری. گەربێت و ئێمە وەکو کۆمەڵ وەکولایەنێکی ئیسلامی وەکولایەنێکی نەتەوەیی بەشداری لە پەرلەمانی عێراق بکەین، دەتوانین کۆمەڵێک ئەهدافی خەڵکی کورد تحقیق بکەین و بەرگری لە دینی ئیسلام و لە مەفەکانی نەتەوەی کوردستان بکەین. لە هەمان کات دەکە ئێستا ئێمە لە خەباتین بەشێک لە ناوچەی خەبات لەو ناوچانەیە کە ناوچەی کێشە لەسەرن بە پشتیوانی خوای گەورە ئێمە بەرنامەمان وە لە داهاتوو لە عێراق، یعنی لە ڕێی دەستورەوە کار بکەین لەسەر چارەسەرکردنی ئەو ناوچانەی کە کێشەی لەسرە. کۆمەڵی دادگەری بە لیستی ژمارە 285 و بە دروشمی لەگەڵتاندا ڕاستگۆین بەشداری لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەکات و لیژنەی باڵای هەڵبژاردننی کۆمەڵی دادگەریش ڕۆژانە سەردانی سنوورە جیاوازەکان دەکات بە ئامانجی کۆکردنەوەی پشتیوانی بۆ لیستەکە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.